دیارە ئێمە دەزانین لە دوای 2014 و هاتنی داعش و ئەو گۆڕانکاری کە لەو ناوچەیە ڕوویدا ئەمانزای ڕۆڵی گەریلا و ئەو خەباتەی کامڕۆ لە قەندیل ینی سەرپێ خراوە چەند گرنگ بوو لە پاراستنی ئەو ناوچەیە و باشووری کوردستان و تەنانەت ئەو هەڕەشەی کە ڕووی لە جیهان کردبوو لەبەرەوە ینی ئەوە بە قۆناغەکی نوێ بوو و لەو کاتیشەوە زۆربەی ئێمە ئەوەندەی ینی متابعە دەکەین کۆمەڵگای نێودەوڵەتی لە زۆر وڵاتان تێگەیشتن لە بۆ بڵێن ئەو خەباتە گۆڕاوە و بە بڕوای ئێمە ئێستاکە ینی کاتی ئەوەیە بە ڕەسمی لە لیستی تیرۆر دەربهێنرێت بۆ ئەوەی کەوە وەک دەزانین بڵێن وەک باسم کردکە ئەمە داواکاریێک ئێستا تەنها ئەوە نییە بڵێن خەڵکی کورد داوا بکە بەڵکو داواکاریەکە لە زۆر لایەن لە زۆر پەرلەمانی وڵاتانیش کەم تا زۆر دەبینین بۆیە گرینگە بە هەموو لایەک پشتیوانیە و کەمپینە بکەین بۆ ئەوەی کەوە ینی ئەو خەباتە وەک چۆنەوەی کە خەباتێکی ڕەوایە ڕەوایەتی خۆی وەربگرێت لە جیهان وەکو نەتەوەی کورد هەر هێزێکی کوردی کە شۆڕژێر بووە خەباتێکی زۆری کردیان بڵێن یەک لەوانەیان لە گرنگترینیان کە بڵێن پەکەکە نەکار وەکو حیزبک وەکو پرۆژەکی گەورەتر لە حیزب وشوو پێویستیان بە پژیری هەیە هەر نەک لە بەروی ئەمە بەو ڕووەی کە کوردین و جۆرەك ئەومان بێتە سەرکەوەک عنسوریانە بیر بکەینەوە نەتەوەیانە بە تایبەتی ئەوەی کە من وەکو دەڵێ متابعەم کردێ لەو ساڵانەی دوایی پەکەکە و بڵێن ئەو هێزانەی کە لە پەکەکە نزیکن یان هێڵی سەرەکی خەباتیان ئەوەی پێی دەڵێن ئاپۆچی لە خەباتێکی بەردەوامی شکۆدارن خەباتەکەیان بە شێوەکە کە بەرگریەشی زۆر بڵێن بێ سازش لەسەر هیچ مافەکی کورد خاک نەتەوە نیشتیمان سازش ناکەن و دەتوانن سیاست بکەن بە سیاستێکی حەکیمانە بەڵام بزانە بابەتی تیرۆر بابەتەشکەیە ئەمە هێزی یعنی هەڵس و کەوتی هێزی حکوومەتە یەک لە دواییەکانی تورکیا وەرگین هیچیان نەبووە کردەی تیرۆریستی نەکەن بەڵام خودی تیرۆریست بوون بڵێن بڕیاری تیر بە تیرۆر ناساندن لەدەست ئەوانەیە کە بۆ خۆیان دەوڵەتی دیکتاتۆری و یا هەڵسوکەوتی با بڵێن وەکو حالەتیش بێ حالەتی تیرۆریستیانیان هەیە یعنی جیهان بەو شێوەی دابەش بووە دەسەڵاتەکانی جیهان زل هێزەکان بۆ شێوەی دابەش بوونایان بەو شێوە سیاست دەکەن کە هەتا ئەو کاتەی با بڵێن لەگەڵمی بەرژەوەندیەکانت لەگەڵ منە یان دێ ژێرباری من ئەو کاتی تهمەت لەسەر کەم دەکەمەوە یان پژگیری دەکەم بابەتەکە با بڵێن بەرگری خەڵکو زیاتر خۆڕاگری ئەو هێزەیە کە ناوی بڵێن پەکەکەیە بەو شێوەیە هەتا ئێستا بەردەوام بووە ئەوەی کە یان ئەو با بڵێن هەتا ئەو حکوومەتەی ئەو ستاتۆی ڕۆژ ئاواش کە ئەو هەموو هێرش و عنی بڵێن ساڵانە چەند هێرشەک و چەند پلانێکیان بەرامبەر دەژێت بەڵام کە ئەوان خۆڕاگرن خودی خۆڕاگری خۆیان و پشتگیری نەتەوەی کورد بە شێوەشی گشتی لەوانە هەموو ئەوانە بەخۆی دەبێتە ئەو بابەتی کە هەرچەند تیرۆری بەسەردا ساغ بک یعنی بەسەریدا بسەپێنی بۆ خۆی دەبێتە هەوا دەبێتە هەڵم دەڕوا یعنی بابەتەکە بریتە لە خۆت کە کردەکانت چیا و ئەوەندە ساڵش کە دژی تیرۆرەکی عالەمی داعش شەڕی کردی و لە هەموو هێزەکان زیاتر بەرامبەر داعش جەنگاوەر زیاتر لە هەموو هێزەکانی ناوچەکە داعش لەسەردەستی ئەوان تێکشکە